بەردەوام ئۆکسیجین نزم بووە. یعنی سیەکانی تۆ وای حساب کردووە کە تۆ لەسەر لووتکەی ئێڤەرست حسابی کردو لە شوێنێک ئاژی ئۆکسیجین کەمە. شەشە جۆر هۆکاری بەڕیشاڵبوونی سیەکانمان هەیە لە ڕاستیا بڵێم. ئەمە بۆیە و زەرعەت بۆ وەرەگرین ئەگەر کرا بۆی دەستنیشانێکی کامەیانە. هەیانە بە تەکید زیاکە. هەیانە ئیسیجابی تەواویە بە عیلاج. جا بە مەرحەلەش کەوتووە. ئەمەی تۆ بەڕاستی بڵێم مەرحەلەی وەسەتە. یاڵە سەب ئەکیوت. هەلە لەکسەر ئەوەیە کە باسمان کرد کە بەهۆی بەرکەوتنی بەردەوام لەگەڵ ئەوان کەسانی کە ئیشەیەکەی وەک باسمان کرد نانەوەخانە بێ مەسەلەکانی بەردی نابێ کەسێک لە کارگێکی چیمەنتۆ ئیشکە یاخود لە ناو چیمەنتۆ و گەچ و ئەمانە ئەو کەسانە یاخود هەندێک کەس دەواجینە ئیشەکە بەردەوام بۆن و با بڵێن پەڕۆینی پەلەوەرەکە هەڵەمشێ. ئەمە جۆرێک لە حساسیت لە سیەکانە دروست ئەکا کە پێوتێ هایپەرسنسیتیڤ نیومۆنایتس. چەند مەرحەلەی هەیە. مەرحەلەی بیدایی لە ڕاستیە هۆکارەکە ئاوەستێنی عیلاجی ئەم کۆرتیزۆنی کە بۆ تۆمان نووسیوە بەکارهێنی چارەسەرە بێ. مەرحەلەی وەسەطمان هەیە کە لە نێوان ئەوەیە کە لە 6 مانگ بەروسەرەوە تێپەڕێ هەندێک جار ئەبێ بگاتە بە ڕیشاڵبوون زۆر ئیسفادە لە عیلاج ناکەیت. یا حسابی کردو لە شوێنێک ئاژی ئۆکسیجین کەمە. مۆخی ئێسکتی چالاک کردووە خوێن زۆر دروستکە. وی تعویزەوە مەسەن ئۆکسیجینی کەسی ئینسانی ئاسایی کە جگەرەکێش نەبێ کە بەم پەنجەیە بۆی ئەکەین ئەبێ لە 94 بۆ 98 بێ. هەندێک جا تا 100 ژەڕوا مەسەلەن بەڵام عادەتەن لە 100 نامێنێتەوە. ئەمە بۆ کەسێک کە جگەرە نەکێش بێ. بەڵام بۆ کەسێک جگەرەی زۆر کێشابیان سیەکانی نەخۆش بێ عیلمیان تا 88 بۆ 92 ئاساییە. ئێستا چەند ئۆکسیجینەکە و 91 یعنی حساب کە 3 دەرەجە لە کەسێکی هاوتەمەنی خۆت کەمترە. ئەم 3 دەرەجەیە لە بەرامبەر یا مۆخی ئێسکت ئەوەی خوێن دروست کردووە نسبەتی خوێنی کردووی بە 107. ئەم وێنەی تیشکی کە پێڵەن HRCT و ئەشعەی تەنووری ئەو چارەخوازێ بەڕێزە بوو کە پێشتر باسمان کرد کە لێرە بە ئاشکرا دەرەکەوێت کە سیەکانی تێهاباتێکی زۆری هەیە هەردوو لای سیەکانی بەشی ڕاست و چەپ و بەشی خوارە و سەرەوە لە هەندێک شوێنیشان نسبەتێکی کەم بەڕیشاڵبوونی هەیە کە زۆر لەگەڵ دکتۆری پسپۆری تیشکە مناقەشەمان کرد. ئەمە ئەگەڕێتەوە بۆ حاڵەتانەی کە پێوترێ بەڕیشاڵبوونی سیەکان کە کۆمەڵێک هۆکاری دیاریکراوی هەیە لەو بەڕێزەشا کە خۆی جگەرەکێش بۆ دواتریش لە نانەوەخانە ئیشی کردووە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی. مەبەستی ئێمە لە پێشکەشکردنی ئەم ڤیدۆیە زیاتر بۆ ئەو کەسانەیە کە ئیشێکەکەن بەردەوام بەرکەوتنیان هەیە جا لەگەڵ تەپوتۆز و خۆڵا بێ کە کەسێک بێک لە کارگەی چیمەنتۆ یاخود لە کانە بەردین کە کانی خەڵوس پێما بێ لە وڵاتی ئێمە زۆر کەمە یان ئەو کەسانەی کە لە دەواجینێکیان لە شوێنێکان بەردەوام بۆن و تەپوتۆز و شتێکی تایبەت هەڵ ئەمژن ئەمانە بە مروری زەمان لە چەند ساڵێکە ئەگەری هەیە کاریگەری لەسەر سیەکانیان دروست بێت. وی باشترە ئەمانە بە شێوەیەکی تەدریجی بە شێوەیەکی ینی دەوری کە ساڵانەیە سەردانی پزیشکی پسپۆر بکەن. بە خوشحاڵی زۆربەی کارگەکانی ئەوانەی بە شێوەیەکی ڕسمین بە شێوەی ساڵانە دێنە لامان و پشکنینیان بۆ ئۆکەین بۆ کرێکارەکانیان کە سەرەتا خۆی بینێتەوە لە ئەشعەیەکی ئاسایی ڕەشوسپی سیەکان لەگەڵ هێڵکاری فرمانی سیەکان. ئەو گەربێت و کەسەکە هیچ نیشانەیەکی نەبێت ئەم دوو پشکنینەشی پاک بێ ئەوە هیچ شتێکی ناوێت تەنها خۆپارێزیە بێ کە بریتە لە دوورکەوتنەوە لە تەپوتۆز و کردنی ماسکە لە کاتی کار و کەسابەتە. بەڵام ئەگەر بێت و نەخۆشەکە نیشانەی هەبێت لەو نیشانانەی کە لە سیەکانە گرنگە ئاماژەی پێ بکەین بریتە لە تەنگە نەفەسی شو سواری بەتابەت لە کاتی ئیشکردن لە کاتی جوڵەیە دابەزینی نسبەتی ئۆکسیجین کە ئێمە بە 5 پێ و بە ئامێرەکە بۆ یەکەین زایدەن شینبوونەوەی لێ و نینۆکەکانە لە هەندێک حاڵەتیشە قەموربوون یاخود خڕبوونی پەنجەی نینۆکەکانی پەنجەی دەستا کە لەو چارەخوازە بەڕێزە بەدیمان کرد. لەم کاتانە و کەسە پێویستی بە زۆر لە پشکنی نەبێ یەکێک لەوانە بریتێ لە تیشکی وێنەی تشکی تەنووری HRCT کە لەم نەخۆشە تەشخیصی کردووە و لە هەندێک حاڵەتیشە کە تیشکەکەی زۆر تشخیصێکی لە ساسەمان نایەتێ پێویستەکە بە زەرعی بۆ بکەین. جا زەرعەکە هەندێک جار لە ڕێی نازوورەوە بێ هەندێک جاریش لە ڕێی نەشتەرگەریەوە بەشێک لە سیەکانی وەرەگرین و ئەینێرین بۆ پشکنینی شانەیی تا پێمان بڵێ چ جۆرێک لە ڕیشاڵبوونی سیەکانی هەیە کە هەندێک زۆربەی چارەسەرەکان بە گوێرەی تشخیصی کۆتایی هۆکاری بە ڕیشاڵبوونی سیەکان ئەگۆڕێ. سمارت وەرچەرخانە